بەڕێز بەکر ڕەحمان بەرپرسی ڕێکخراوی هاوڕێیەتی منداڵانی کورد ئەمریکی لە سعودی لەگەڵمانە سەبارەت بە ئەو مەترسیانەی کە منداڵ کارەکە لەسەر شەقامەکان. کاک بەکر بەخێر بی مەترسی کارکردنی منداڵان لەسەر شەقامەکان چییە؟ سپاس بۆ بەڕێستا بەڵێ جارێگەرە ئێمە سەیری بکەین مناڵ لە خوارتەمەنی 5 ساڵی بە ڕێکەوتنامەی جیانی مافەکانی مناڵ و هەموو ئەو یاسایانەی بوونیان هەیە قەدەغێ ناوێت بە هیچ شێوەیەک، چونکو لێکەوتەکانی زۆر خراپن لەسەر ئایندەی ئەو منداڵە و لەسەر دەرونیان و جەستەیەن، چونکو ئەم مناڵە نەگەیشتوتە ڕادەی پێگەیشتنی ئەوەی بتوانی کار بکات لەسەر شەقامەکان، چونکو ئەم ژینگەی کە لەسەر شەقامەکان و یەخود لەو شوێنانەی کە کار دەکات ژینگەی مناڵ نییە، بەڵکو ژینگەیشی ترە دوورە لە دنیای جوانی مناڵ و یاریکردن و خەونەکانی و هەموو ئەم شتانە واکە ئەم منداڵان لە ئایندەدا منداڵێکی لاواز بێ، منداڵێک بێ لاسار بێ. بۆیە ئێمە دژی قەدەغکردنی یاخود هەموو ڕێکەوتنامەکان قەدەغەی مافی مناڵیان کردووە بەوەی کار بکات، بە هیچ شێوەیەک نابێ مناڵ لە خوارتەمەنی 5 ساڵی کار بکات. بۆ ئەم لەژێر ئەمزن چونکو ئەم منداڵە جەستەیەکی لاوازی هەیە لەسەر شەقامەکان استغلال دەکرێت، لایەنەی جنسی لایەنی دەرونی دەشتێتەوە، هەراسان دەکرێت، زۆر زیانی لێکەوتەکانی بۆ ئایندەی ئەم مناڵە هەیە لە سەر شەقامەکان لە ترافیکەکان هەر سەر شەقامەکان بەگشتی بینین منداڵێک بە جلێکی دڕاوە دەستی بریندارە دەموچاوی شێواوە، ینی لی دیارە کە ئەم مناڵە ینی وەکو وێنەیەکی بەزەیی ئەبینرێ بۆ بەرامبەر، ئەمە تا چەند کاریگەری لەسەر دەرونی ئەم منداڵە و تەندروستبوونی ئەم منداڵە هەیە بۆ داهاتوو. بڵێ ئەمە استقلالکردنی ئەم مناڵ لەلایەن بەخێوکەرەکان و چونکو ئەم بەخێوکەرانە ئەم مناڵە وا لێ دەکەن بۆی عەتف و سۆزی ئەو کەسانی هەمووشۆی لە بازارەکانن، لە شوێنەکان، لە ترافیکەکان ڕای بچێشێ بۆ ئەوەی بتوانن هاوکاری بکەن، پارەی پێ ببەخشن. بەڵام لە هەمان کاتیشە هەم ئەو کەسانی کە هاوکاریشی دەکەن ئەمەش زۆرێکە لە هاندان بۆ ئەوەی ئەم منداڵە لە شوێنە بمینێتەوە. بۆ ئەم جۆرە داک و بابەکان ئەم جۆران استقلال کردووە بەوەی کۆمەڵێک منداڵی ترش لەوەی دایانخەوێنن بەهۆی هۆشی دەرمانەوە وا لە دەکەن هەست و سۆزی ئەو خەڵکانە بخۆیان ڕابچێشن، چونکو ئەمەش زۆرێکە لە استقلالکردن و لە هەمان کاتیشە دەچێتە بازرگانکردن بە مرۆڤ لەمە جگەلەوەی ئەمە کارکردن نیە، چونکو کارکردنیش جۆری خۆی هەیە، یعنی نمونە ڕێکخراوە جگەلەوەی کە قەدەغەیە منداڵ کار بکات، بەڵام لە هەمان کاتیشە جۆرەکانیش کارکردنش کرد. بۆیە ئەمە دەچێتە ئەوەی وە ئەم منداڵە بەکاردەهێنرێ بۆ عەتف و سۆزی خەڵک ڕابچێشترێ، بۆی زۆرترین پارەی پێ ببەخشن، بۆی لەسەر ئەم کارەی بەردەوام بێ. ئەمانە وای کردووە ڕێژەیەکی تریش لە ئەوانەی لەگەر ئەم منداڵانن زیاتر بێ، بۆی بێن لەسەر شەقامەکان لەو شوێنانە پارە پەیدا بکەن. زۆر جارە بینیت کاک بکرد لەسەر شەقامەکان بە سیارەی یەن منداڵەکان لە شەقامەکان بڵاوەکرێنەوە و ینی پاریان پێپیاکرێ. ئەم بازرگانیکردنە بە مناڵەوە تا چەند کاریگەری هەیە، چۆنە بێ ئەمە کۆنتڕۆڵ بکرێ؟ ینی بڵێ ئەمە دەبێ یاسایەکان تونند و تۆڵتر بکرێن، بەڕاستی لەسەر حکوومەت پێویستە یاساکان تونند و تۆڵتر بکە. ئەو خانەوادانەی کە سەرپەرشتی ئەم منداڵان دەکەن دەبێ بەڵێننامەی یاساییان پێپڕ بکرێتەوە، بەمەی ئەمانەی کە پەناهەندەن یاخود ئاوارەکان بۆ هەیە ڕێگایەکی تریان لەگەر بەکار بهێندرێ، چونکو منداڵ تاوانبار نییە، بەڵکو منداڵ قوربانیە لێرە بەکار هاتووە. بەخێوکەرەکانی دەبێ لێپێچینەوەی یاساییان لەگەر بکرێ. لەمە دەبێ ئەم لەم شارانێکە هاتوون دەبێ بگەڕێنەوە بۆ ئەم شارانە بەڕاستی، چونکو ئەم منداڵانە دووبارە دێنەوە سەر شەقامەکان. لە هەمان کات دەبێ ئەم بازرگانیکردنە بوەستێندرێت، چونکو هەندێک باند هەیە ئەمانە بەیانیان ئەم منداڵانە بە ماتۆرسکیل بە سیارە دانین لە شوێنەکان بڵاویان پێ دەکەن بۆ ئەوەی تا ئێوارە تقریبان 10 کاتژمێر ئەمانە لەسەر شەقامەکان دەمێنێت. شەو تا سەعات 3 شەو ئەم منداڵە دەمێنێت. زۆر جارە لە ترافلایت و لە شوێنەکان خەویان لێکەوتووە. بۆیە ئەم جۆرە بازرگانیکردنە چێ دەبێ یاسای بازرگانیکردن بە مرۆڤ بەسەریاندا بچەسپێندرێ بە بەخێوکەرەکان نەک بە مناڵەکان، چونکو مناڵ تاوانبار نییە، بەڵکو مناڵ قوربانیە لێرە. بۆیە دەبێ بەخێوکەرەکانی ڕوبەڕووی یاسایی بکرێنەوە. ئەم یاسایانش زۆرترین پاڵپشتی بۆ دروست ببێ تا ئەوەی بەخێوکەرەکان جارشتر وانەکەن بازرگانی بە مناڵ بکەن. ینی بێجگە لە هەر کارکردن کاک بەکریانی بۆ منداڵێک لە باڵەخانەیە کارەکە خوارتەمەنی 15 ساڵە یان کارەکانی دیکە بەگشتی، ینی لەسەر شەقامەکان ئەبیندێن پاکەتێک بنێشتی پێەیە یان فڵچەیەکی پێ جامی سیارەکەت بۆ پاکەکاتەوە یان گوڵێکی پێ بەسەر سیارەکانە بۆ ئەیفرۆشی. ئەمە
سوالکردن نییە لە ژێر پەردەی کارکردە. بەڵێ پرسیارەکە زۆر جوانە بەڵێ ئەمە سوالکردنە کارکردن نییە بۆ ئەوەی سوالکردنەکە بچبی بۆ شتێکی بەدەستبی هەتا لەلایەنی پۆلیسش ئەگەر هات دەڵێ من کار دەکەم دەڵێ من سوال ناکەم لەبەرەوەی سوالکردن کەرامەتی ئەو ئینسانە دەشتێ زۆر لایانی تری هەیە لەلایانی دەرونی ئەم منداڵە دەروون ڕووخاو دەبێ بۆ چونکو ژینگە زۆربەی ئەو منداڵانێک کە سوالیش دەکەن سیرکە دایانبینی ئەم منداڵانە زۆری هەڵسوکەوتەکان مندارێکی ئاسایی نییە بەڵکو لە زۆری منداڵە ژینگەکان لێ پەرمێ حتا شێوازی بەکارهێنانی ئەو وشانەش بەکاردێنی وشەی گەورەکان وشەی بچووکنەوەکو جنێ و دانی تێدایە هەراسانکردنی هەمووشەکانی بەوێدا دەبچی وا دەکا بۆی بەس ئەوەندێ پارە کۆکاتەوە چکو لەلایەن ماڵەوە زۆر زەختی لەسەرکرا بۆ دەبێت ڕێژەیەکی پارە هەر بهێنێتەوە ماڵەوە ئەبجا ئەم منداڵە بە هەر شێوازێک بێ چۆنە دەینتۆ بۆیە دەبینی دەستێک لەنگسی بۆ کڕیوە یاخۆت قەڵەمی بۆ کڕیوە خۆت شتی گڵی بۆ کڕیوە داوێتە ئەم مناڵە بەس بۆەوەی پەردەپۆشی بکات بەڵکو لێ سواڵی پێ بکە ئەمە دەچێتە قالبی سوالکردن نەوەکو کارکردن چون کارکردن لەگەر سوالکردن دووشتی لێک جیاوازن بەم شێوەیە باشکاک بەکریانی ئەمە تا چەند کاریگەری لەسەر کەسایەتی ئەم منداڵە هەیە لە ماوە درێژە لە تەمەێکی گەورەیە منداڵێک فێری جنێ و سوالکردن بێ لەو تەمەنەیە ئەبێ لە گەورەیە یعنی ئەمە سوودێکی بۆ کۆمەڵگا بڵێ ئەم منداڵانە بەڵکو کە استقلال کراون وەکو بوونەتە قوربانی لە ئایندەی ئەم منداڵان هەموو کەسایەتیان لاواز دەبێ لە هەمان کاتشە بۆیە تاوانباری گەوریان لێ دەربچێ چکو ئێستا بمانەوێ نەمانوێت زۆر باندات هەیە وەکو بڵێ ئێستا هیرۆین هەیە ناو خەڵک ئەمانە بەکار بهێندرێن بۆ زۆر شتی تر بەکاربێ بۆ ئەم منداڵە لە ئایندەش چونکو منداڵ ئایندەی کۆمەلگایە تۆ ئەگەر منداڵێکی تەندروست نێنیتە نێو کۆمەلگا لە ئاخری کۆمەلگاکە زیانی ئەبێ بۆ گشتی چونکو مناڵ بۆ دوجار منداڵی تەنها دایک و باوک نییە بەڵکو ئەم منداڵە منداڵی کۆمەلگا بە گشتیە چونکو ئایندەی هەر کۆمەلگایەک پایبەندە بەچی بە مناڵەوە دا ئەو منداڵێکی تەندروستە چۆن پەروەردەکراوە پەروەردەکەی تەندروستە بۆ ئەوی منداڵێکی سوودبەخش بێ لە ئایندە بتوانێت خزمەت بە کۆمەلگاکەی خۆی بکە بەڵام ئەگەر تۆ ئەم منداڵە لە ڕووی دەریونیەوە لە ڕووی جەستەیەوە لاواز بێ بە هیچ شێوێک سوودی بۆ کۆمەلگاکەی نابێ بۆ خۆشی نابێت زۆربەی مناڵان لە خوێندن دابڕاون کەواتە تۆ کە لە خوێندن دابڕای بەشێکی دەبیتە کەسێکی نەخیندەوار ئەم لێرە زیانی بۆ زۆر لایانی تری هەیە بۆ سەر ئەم منداڵەکە بتوانێت لە ئایندە بتوانێت وەکو منداڵی تر نەبێت کە منداڵێکی بە شێوەیەکی تەندروست پەروەردەکراوە بۆ کۆمەلگا ئامادەکراوە نا ئەم منداڵان نا بەڵام ئەم منداڵانەکە بوونەتە قوربانی پێویستە لەسەر ئێمە هەموو لەسەر حکوومەت لەسەر ڕێکخراوەکان لەسەر ڕاگەاندن تەواوی دەستگاکانی تر ئەم منداڵانە وا بکەین سنووردار بکرێ بۆ ئەوەی ئەم جۆرە دیاردەیە نەمینێت چکە ئێستا لە حاڵەت بۆتە دیاردە ڕێژەکانیان زۆرە لە هەر شارێک شارێمی کوردستانە گەر سەیریکەی ڕێژەی 1970 مناڵانی ئاوارە و پەناهەندن کار دەکەن لەسەر شەقام و شوێنە گشتەکان زۆربیان لە شوێنەی مەترسیدارشیش دەکەن وەکو بڵێم لە پیشەسازیەکان لەو شوێنانێک کە یانەکانی شەوان هەیە لە بەردەمیش دەکەن ئەمانە زۆر کاریگەری هەیە بۆ سەر ئایندەی منداڵ بۆ ئێمە لێرەوە دژی ئەم جۆرە کارکردنین و دەبێت حکوومەت یاساکانی خۆی دووبارە تۆڵتر بکە چاودێری منداڵ پاراستنی منداڵ زیاتر بکە. بەڕێز بەکر ڕەحمان بە پرسی ڕێکخراوی هاوڕێتی منداڵانی کورد ئەمریکی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر سپاس بۆ ئێوەش.